ئێوارتان باش بێنرانی بەڕێز زۆر زۆر بەخێر بنەوە جارێکی تر پرۆگرامی ئەودی و سنوور لەگەڵتانە بین. شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل و ئێران دەستێوەردانەکانی ئەمریکا بە پاڵپشتی ئیسرائیل و لێدانی بنکە سەرەکیە ناوەکیەکانی ئێران بە دیاریکراوی نەتەنز. ئەمە گەرمترین ڕووداوی مانگی ڕابردووە کە ڕۆژهاتی ناوەڕاست بەخۆیەوە بینیوە و بە دڵنیاییەوە کورد بەدەر نییە لە کاریگەری ئەم ڕووداوە. دوای وەستاندنی شەڕ لە پاش 12 ڕۆژ جارێکی تر بە فۆرمێکی تر ناکۆکیە جیاوازەکانی نێوان ئێران و ئەمریکا بەردەوامی پێدێت. لە تازەترین لێدوانیە ئەمڕۆ مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران دەڵێ ئێمە بە هیچ شێوەیەک کۆتاییمان نەهێناوە بە بەرنامە ئەتۆمیەکانی ئێران و ئەوە قسێکی گەمژانەیە ئەگەر کەسێک پێی وابێت کە ئێران کۆتایی هێناوە بە چالاکی ئەتۆمیەکانی خۆی. ئەم قسەیە بەستینەوە بە ڕوودا و پێشهاتەکانی ئێستای ڕۆژهاتی ناوەڕاست و جارێکی تر چاوێک خەینە سەر پێگەی کورد، دۆخی کورد، بارودۆخی کورد و پێشهاتەکانی بەردەم کورد. ئایا ناکۆکیەکانی ئێران و ئەمریکا و بە دیاریکراوی لە ماوەی مانگی ڕابردووە چ کاریگەریەکیان لەسەر دۆخی کورد بەجێهێشتووە؟ کورد لە کوێی ئەو ڕووداوانەدایە و تا چ ڕادەیەک ئەتوانین تێگەشتنمان فراوان بکەن بەرامبەر بەوەی کە بتوانین خوێندنەوەمان بۆ ئایندەی کورد هەبێت لە ڕۆژهاتی ناوەڕاستە و بە دیاریکراوی لە نێوان شەڕ و ململانێ و ناکۆکیەکانی ئێران و ئەمریکا. پرۆگرامی ئەمڕۆ لەگەڵ دوو هاوڕێی بەڕێز کاکتۆر هەردی مەهدی توێژەر لە سەنتەری لێکۆڵنەوەی ئایندەی و بەڕێز دکتۆر سیامەک بەهرامی مامۆستا و توێژەری نەودەوڵەتی لە زانکۆی ڕازی لە کرماشان لەگەڵمانە بێت. پێکەوە گفتوگۆ لەسەر ناکۆکیەکانی نێوان ئێران و ئیسرائیل و بە دیاریکراوی ئێران و ئەمریکاکەین و چاوێکە خەینە سەر کاریگەری ئەم ناکۆکیانە لەسەر دۆخی کورد لە ڕۆژهاتی ناوەڕاست و لە هەر چوار پارچەی کوردستان. کاکتۆر هەردی زۆر زۆر بەخێر بێت. یارە ئەوەی کێستا ئێمە بینین تا ڕادێکی زۆر ئەگەر چی لە ڕووی سەربازیەوە بە دیاریکراوی متبوونێک لە نێوان ناکۆکیەکانە هەیە لە نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیل و ئەو شەڕە 12 ڕۆژەی کە هەبوو، بەڵام دیسان هەر جۆرەکان بە فۆرمی تر ئەکرێ بڵین بە شێوازی سارد ئەم ناکۆکی هەر بەردەوامی هەیە، بەڵام تا ئێستا هیچ گەشە سەندنێک نییە لە پەیوەندەکانی نێوان ئەمریکا و ئێران بە دیاریکراوی کۆبوونەوەیەکی دیاریکراو نییە. گفتوگۆ و ئەوەی کە پێوترا چوونە سەر مێز بە شێوازێکی وا نەهاتوتە پێشەوە با چاوێکی خراپ بخەینە سەر ئەمە. گرنگە ڕاستە بگەین جارێ پێشزەمینەکان چین ئایا ئێستا دۆخی ململانەکانی ئێران ئەمریکا لە چه ئاستێکایە؟ لە ڕاستی ئەوەی کە بیری لە یەکەمەوە لە دوای شەڕی 12 ڕۆژەکەەوە ئێستا دۆخێک کە توانین بڵێن ئاگربەستێکی دوولایەنەیە، ئەنی هەردوو لا تقریبن ڕێککەوتون لەسەرەوەی کە ئاگربەست بێ، بەڵام ڕێک نەکەوتون لەسەری لەسەر چی ڕێک بکەون و هەروەها ئەو بنەمایانە چین کە جای لەسەری دابنیشنەوە. لە ڕاستیە ئەمە لەسەر مێز هیچ شتێک دیار نییە، بەڵام لەژێر مێزەوە هەوڵ هەیە بۆ ئەوەی کە پێکەوە دابنیشن، بەتایبەت هەوڵەکانی قەتەر، هەوڵەکانی یەکێتی ئەوروپا ترویکا، هەروەها هەوڵەکانی عمان. ئەم هەوڵانە لەم ناوچانەیە ئەیانەوێت کە جاری تر ئێران و ئەمریکا بچنەوە سەر مێز بەشێکیان پێڵێن نێوانگیرەکانن، چونکە پیان وایە نێوانگیرەکان زەرمەندی زۆرتر ئەبن ئەگەر جاری تر ئاگر ینی شەڕەکە بێتەوە شەڕی گەرم و ئەوانە. بەشێکیشیان خودی ئەمریکایە لەوەچێت لەمە زیاتر ئێوێ ئێران بێنێتە سەر مێز لە ڕێی ئەو گوشارە ئیسرائیلی ئەمریکی کە لە ماوەی 12 ڕۆژی ڕابردووە سەپاندی بەسەر ئێرانە و پێی وایە ئێران ئەم جارە ناچارە، بەڵام تا ئەم دەقەیە ئێران شەڕی ناوێ ئەوە ڕوون نایەوێت جەنگەڵ گیرسێتەوە، بەڵام ناشێوێ بەو مەرجانەی کە ئەمریکا ئەوێ بچێتەوە سەر مێز. لە ڕاستی ئێران چەند جار تەفسیری ئەمەی کردووە کە ئەڵێ ئەم مەرجانە بریتە لە سازش و خۆڕادەستکردن، بەم مەرجانە ناچمەوە سەر مێز، بەڵام لەگەڵ ئەوەشا جارجار ئاماژش ئەیە کە ئامادەیە بچێتەوە سەر مێز. بۆم لە هەفتەی ڕابردووە وەزیری دەرەوەی عێراق وەزیری دەرەوەی ئێران عێراقچی وتی مادام ئێمە سەرکەوتوو بووین لە شەڕەکەیە بۆیە مێز بەلامانەوە ئاسایی جای دانیشینەوە. یعنی تۆ بەشی دوێمی قسەکەی وەرگرا واز لەو بێنە سەرکەوت یا سەر نەکەوت، نیشانەی ئەوەیە کە هێشتا هەر ئەو مێزە ئەگەر نیومێزیش بێت باشترە لەوەی کە شەڕی گەرم بێت. لە ڕاستە ئێمە بە سێپ لە بەندی بکەین، ئێمە پەیوەندی ژێر مێزمان هەیە کە نێوانگیرەکان خەریکن، ئەوەی کە ئاگربەستەکەیان ڕاگرتووە، لە ڕاستی ئەوان ڕایان گرتووە نێوانگیرەکانن. ئەگینا ئیسرائیل و ئەمریکا جۆر لە جۆرەکان ئەوانش لە ئێستەیە ئەویان ئەوێت، بەڵام هێشتا زوو هەڕەشەی ئەوەکەنەوە کە ئامادەێن. بەشی دومیان بریتە لە پەیوەندی سەرمێز ئەوەیە کە دانیشتنی
ڕاستەوخۆ یا ئەوەی کە ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران ناوی ئەنێنا ڕاستەوخۆ ئەویش بریتە دانیشتنی سەرمێس ئەوی تیان بریتە لە شەڕی گەرم بەشی شەڕە گەرمەکە دوو ینی ململانەکە هەرماوە و لێکەوتەکانی و ئەوەی کە 45 ساڵ زیاترە کە بەردەوام ململانەکە لە نێوان ئیسرائیل ئێران ئەمریکا ئێران و هەر هەبووە و لە ماوەی ڕابردووش بەڵام بەو قەبارە گەورە نییە پێش ڕووداوەکانی سووریا بەو قەبارە گەورە نیە پێش 7 ئۆکتۆبەر ئێمە ئەزانین لە ئێستەیە بەڵام بۆی وەڵام بێڵمە بۆ دوای ئەوەش لەسەر کوردستان بەتایبەت هەرێمی کوردستان و لەسەر عراق کاریگەریەکە بە پێچەوانەی لوبناان بە پێچەوانەی سووریا فشارەکە تا ڕادەیەک زۆرتر بووە و ململانەکانی نێو عراق زیاتر ینی هەڵکشاون ئەمەش پەیوەندی بەوە هەیە کە ئێران ئەگەر لوبنانی لەدەستیابێ بە نیمچەی یا بە زۆربەی زۆری لەدەستیابێ ئەگەر سووریا دەستیابێ هێشتا لە عراقا ئەوێ ئەو خەتە تەسلیم نکات یاخود لانی کەم جارێک وەکو کارت بەکارێنە جای تر وەکو حوشەی پشتەوەی ئابوووریەکەی بەکارێنێ جای تر وەکوی پرۆ ئێرانەکانی عراق لێرە هێشتا بالقوة وبالفعل وجودیان هەیە بۆیە کاریگەری بەدڵنیاییەوە ئەبێ لە کوردستان و با بیهێڵنەوە بۆ درێژەی بەردەوام کاک دکتۆر سیامک گوێ لە ئێمەیە ئێوارە باش خۆشحاڵم کە لەگەڵمانی دکتۆر سیامەکیان با لەوە بینە سەر باسەکە کە بەڕای بەڕێزت ئێستا ناکۆکیەکانی ئێران و ئەمریکا لە چه قۆناغەکان پاش شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل و ئێران و بە دیاریکراوی پاش ئەوەی کە جۆرەکان ئاگربەستێکی نیمچەیی یان با بڵێن ئاگربەستێکی کورتمەودا هاتە ئاراوە. سڵاوم هەیە بۆ ئێوە و میوانە بەڕێزەکەتان و هەروایینە بینەرانی خۆشەویستی کورتسات. عەرز بێتە خدمەتان ئەو شتێکی ئێمە دەیبینین خۆ باسی لە زۆر لەسەر کراوە من دەمهەوێت لە ڕوانگەیەکی تر و چاو لە ئەو ناکۆکیانە و ئاگربەستەکە یا سڵحەکە یا شەڕەکە بکەم. ئەوڵ ئێمە بە اصطلاح سوالێکی سەرەکی بکەین کە بزانین سەرچاوەی ئەو گۆڕانکاریە نوێیانە کە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەدی هاتووە کە یەکێکیان کێشەی نێوان ئێران و ئیسرائیل و یا کێشەی نێوان ئێران و ئەمریکایە چییە؟ سەرچاوەکە لەکوێوە هەڵدەستێ. من لە ئاراستەیەکی سیستمیۆ زۆرتر تەماشای بەحسەکە دەکەم دەزانم چه ئێران چه ئیسرائیل لە ناو قۆناغێکا خەریکن گەمە دەکەن کە ئەو گەمە زۆرتر بە دەستی خۆیان نییە و بە ئیصطلاح ئیلزاماتێکە لەسەر ئاراستەی سیستم و لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دابین کراوە ئەوان بە ئەو سەمت و سوی شەڕی ئاشتیۆ دەبات. بۆ ئەو شتێکە زۆر کورت جوابی سوالەکەی ئێوە بدەمەوە یەکێک ئەوەیە کە ئێمە ئێستا چەند حاڵەتمان هەیە یعنی قبلەن 5 دانە حاڵەتمان هەبوو لە نێوان بە ئێران و ئیسرائیلا بۆ ئەمە بزانین ئەم شەڕە چی بەسەرتێ باڵێ 5 دانە سناریۆی جیاوازمان هەبوو لەسەر شتەکە یەکێک ئەوە بوو کە ئاگربەستەکە کۆرتە خاوێن بێ دوو ئەوە بوو کە ئاگربەستەکە درێژە خاوێن بێ سێ استراتیژی یا سناریۆ ئەوە بوو کە ئێران بە سەمتی ئەوە بوون وەکو عێراقی دوای سەردەمی شەڕی خەلیجی ئەوەڵ پێ بکەن ساڵی 90 کە ئەمریکایەکان حمڵیان کرد سەر عێراق عێراقی زەکردنی ئێرانە بە ئیصطلاح دوو دانە سناریۆی تریشمان هەیە ئەوەیە کە سڵحێکی کورتە خاوێنمان بێت یا لایەن خوارمان بێت یا سڵحێکی لایەن سەرمان بێت. ئێستا من دەڵێم لەم 5 دانە سناریۆ دوو دانە سناریۆ ئێستا ماونەتەوە بۆ هەم ئێران مەخصوصەن بۆ ئێرانیەکان هەم بۆ ئیسرائیلەکان. یەکێ ئەوەیەکێ ئاگربەستێکی کورتە خاوێنمان هەبێکێ ئێمە چاوەڕوان بین کە شەڕەکە هەمترۆ بگیرسێتەوە هەڵبسێتەوە و شروع بێتەوە لە بینی نێوان ئێران و ئیسرائیلدا. دوو ئەوەیەکێ مکانیسمێکمان هەیە بە ناوی مکانیسمی ماشە یا ئەسنەبەک ئەو مکانیسمە فعال بێتەوە ئێران بڕاتە ژێری بەاصطلاح فەسڵی حوتی منشوری سازمانی مللی متحد و تحریمانێکی زۆر لە بواری ئابووری و سیاسی و ئەمنی و بەاصطلاح کولتۆری و لەسەری ئێران دابین بکری هەمترۆ ئەو تحریمە قبلیانە بگەڕێتەوە و هێمە زانی ومانە هەر لە دوای شەڕی جەنگی جیهانی دووەم هیچ وڵاتێکمان نەبووە هیچ وڵاتێکمان نەبووە کە بڕواتە ژێری فەسڵی حوتی منشوری سازمانی ملل و دوای ئەوە نەتەوە یەکگرتووەکان و دوای ئەوە شەڕێک بۆ ئەو وڵاتە هەڵنەسێ و گۆڕانکاریەکی زۆر گەورە ناو ئەو وڵاتە ڕوونەدا. هەمیشە اتفاقی کەوتووە یعنی تۆ چوویتە ناو ژێری فەسڵی هەفتی نەتەوە یەکگرتووەکان ئەشێ بە شەڕێک
فکری ئەوابی نەزم و ئاراستەیەکی نوێ پێک بێت یا ئەو ڕژیمەکە قبلەن لە وڵاتە بووە گۆڕانکاریەکی زۆری بەسەرا دابمەر. ئەمە بۆ بەحسی ئێران من ئەلعانە ئەو سناریۆ کە فرەتر دەیبینم ئەم دوو سناریۆی ئەوڵنە یا ئاگربەستەکە کۆرتە خاوێن دەبێت و شەڕی نێوان ئێران و ئیسرائیل دوێنێ وەزیری بەرگری ئیسرائیل جارێکی تر لە دوان لەسەرەوە داوتی شەڕ کۆتایی نەهاتووە و ئێمە ئامانجی زۆر گەورەمان هەیە لە ئێران و لە لوبنان و ناوچەکە کە بیان پێکین. ئەمە تقریبان جۆرەکان ئاوکردن نییە بەسەر ئەو دۆخەیە کە هەیە یان هەر هەڕەشەیەکی دیبلۆماسیانەیە. من ئەوە بە هەڕەشەیەک نایزانم ئیسەیچە ئێمە هاینە وەزعیەتێکی شەڕیا چون هەر ئاگربەستەکەی ڕوتێکی فورماڵی تە و ڕوتێکی ڕسمی بەخۆیەوە نەگرتووە. ئەلعانیجە هێمە هەر ئێستا کە هێمە لەگەڵێکا قسەیەکەین شەڕ لە نێوان ئێران و ئیسرائیل هەر بەردەوامە بە نەزەری ئاگربەستەکە کۆرتە خاوێنە شەڕەکە هەڵدەسێتەوە. استراتیژی سناریۆیەکی تر کە هەیەیانە ئێران عێراقیزە بکەن مکانیزمی ئەسنەبەک بگەڕێنەوە کە من ئەوە وەکو عێراق نایبینم یانێ لە زمانێکی زۆر کورتە هەمترۆ ممکنە ئەسنەبەک بگەڕێنەوە یا حەت قبل از ئەوە شەڕەکە لە بەرامبەری ئێرانە شروع بێتەوە یا ئێران یەک چارەی تری هەیە بڕواتە ناو وتوێژێک لەگەڵ غەربیەکانە لەگەڵ ئیسرائیلیەکانە کە ئەم وتوێژانە بە معنای ئەوە بێ کە ئێران ئوردوگای خۆی ئەوەز بکە ئێران بڕواتە ناو زەمینی بازی ئەمریکایەکان ئێران حتا مەجبور ببێ کە سڵحێکی درێژە خاوێن و لایەنسەر لەگەڵ ئیسرائیلیەکان وەکو پەیمانی ئیبراهیم ببەستیانێ هۆویەت و ناسنامەی ئێران تەغیر بکە هەرچەند نظام و قاڵبی جمهوری ئیسلامی بمێنێتەوە وەلێ ناسنامە و هویەتی نظامی جمهوری ئیسلامی ئەوەز بیانە ئیتر غەربیەکان و ئیسرائیلیەکان لەگەڵ ئەویشانین کە فقط ئێران ڕەفتار و ئەکتی خۆی بگۆڕێت لە ناو ناوچەکە لەگەڵ ئەوان کە ئێران هویەتی خۆی لە ناو ناوچەکە بگۆڕێت زۆر باشە استراتیژی سەرەکی ئەمریکایەکانە. بەڵێ تاوایکە قسەکە تاوەکە گەر بەڵێ من قسەکەم تەواو کرد ولی خۆب ئەوە ئەو بەحسەکە وتم ئەو شتێکی من دەیبینم لە ناوی ئێران و ئەمریکای بۆیە دەڵێن کە ئەم ئستراتیژی تەغیری ناسنامەی ئێران مورد نەزەری ئەمریکایەکانە بۆ ئەوەیە کە ئێمە گۆڕانکاریانێکی زۆرمان هەیە لە ناو سیستمی هەم سەرمایەداریە هەم لە ناو سیستمی نێودەوڵەتیە. ئەم گۆڕانکاریانە باعث بووە کە گروپانێک لە ناو سیستمی سەرمایەداریە گروانێکی خاص لە ناو سیستمی سەرمایەداریە سەر هەڵبێنن کە بە شێوەیەکی جیاواز چاو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەن. ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ غەربیەکان ئیتر ئەبێ قەیرانی نەبێ ئەشێ کێشەی نەبێ ئەشێ بحرانی نەبێ ئەشێ سڵح لە ناویا بێ چون بەرژەوەندی ئەم گروپە جەدیدە سەرمایەداریانە ئەوەیە کە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی سەقامگیر و ئارام و پڕ لە ئاشتی لە ناویا بێ و هەر گروپێک لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە فکری ئەوە بێکێ تونند و تێژی بکە ئیدئۆلۆژیک ڕەفتار بکە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڕای من یا حەزمی دەکەن یا ئەچێ هویەتی خۆی دێمەسەرێکی دەستەکانە هەردی شتێک باسی کورد بکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوازە فراوانەکەی دواتر دێمەسەر وردەکاری ئەو کاریگەریانی کە هەن ئێمە لەم شەڕەیە بە دیاریکراوی لە ماوەی شەڕەکەیە لە ماوەی 12 ڕۆژی شەڕەکەیە هەمیشە جۆرێک لە هەڕەشەی جددی هەبوو لەسەر هەرێمی کوردستان بە دیاریکراوی لەسەر پارچەکانی تی کوردستان ئەوە تقریبا ئێسش بە گەرمگوڕی هەیە و بە دیاریکراوی لە ڕۆژاوای کوردستانە ئەو هەڕەشانەمان هەیە پاش لێدوانە جیاوازەکانی ئەمریکا لەسەر مامەڵەکرد لەگەڵ ئەحمەد شەرع بەوانەی دوێنێ و بەوانەی ئەمڕۆ ئەویان ڕەنگە بابەتەکە تۆزە بۆلاترا برێت ئەگەر بپێکەوە بەسمانەوە جارێکی تر بینی سووریا و ئێرانەوە باسیەوەکەم بەڵام ئەو هەڕەشە جددیانی کە هەبوون لەسەر کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئایا هەڕەشەکان هەر بەردەوام من یان جۆرە جۆرەکان گۆڕانکاریان بەسەر هاتووە بەرز و نزمیان تێکەوتووە؟ بەڵێ هەندێک ئەگەر سێری کوردستان بێکەوە بکەین جیاوازە لەوەی کە سێری پارچە پارچەی کوردستان بە جیایی بکەین. بەگشتی لەسەر کوردستان هەندێک هەڕەشەمان هەیە پەیوەندی بە ململانی ئێران ئەمریکاوە نییە بەڕاستەوخۆ هەندێکیان ڕاستەخۆ پەیوەندی بە هەویەی کوردستانەوە هەیە بەڕاستەوخۆ وەکو دراوسەکانمان کە ئێمە لە ئەم دەوروبەرەی کە دەوڵەتانەی کە لە منتیقەیە دروست بوون و خۆتانزان بۆ فۆرمە تازەیەوە ئەمە هەڕەشەی بەردەوام بوون کە هەمیشە لەسەر هەرێم و لەسەر ناوچەکانی تی کوردستانی ژیان بووە ئەمیان شەڕی بوونگەراییە کە کوردەکان ئەیکەن بەرامبەر بە شەڕی ناسنامە و شەڕی لەگەڵ پایتەختەکانە ئەم ململانەیە هەبووە بەڵام لەو شوێنە کە ئاگری ململانێکە لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گەرمە بێتەوە هەڕەشەکان بۆ کورد چەند بەرامبەر ئەبنەوە لەبەرەوەی هەمیشە ئەو وڵاتانە کە هەڕەشەیەکی دەرەکی لە سەریان دروستە بێ بۆ منێتەوە گەردێقەت بی
هەر کاتێک هەڕەشەیەک لەسەر ئێران یا لەسەر تورکیا یا لەسەر عێراق سووریا بێت ئەوان بەر لەوەی لە دوژمنە ڕاستە خۆکە بترسن کە هەڕەشەی لەکراوە خێرا لە ئەو حسابی خۆیان لەو شەریکیان نەترسن کە سەدان ساڵە بەیەکەوە ئەم مێژوی ئەم ناوچەیە تەواوەکەن بۆ چونکە ئەزانن لە بنچینەیە وەکو ئەو دیدەی کە موساعەنتەر پێیوا بوو چونکە ئەزانن لە بنچینەیە ئەو مافەی کە پێویستە وەکو ئینسان وەکو شوناسی کوردبوون وەکو شوناسی ئینسانی وەکو شوناسی بەشداری سیاسی نەیاناوە بە کوردەبراکانە لە چواردەوڵەتەکەیە بۆیە ئەترسن لەوەی کە داوای بکەنەوە چونکە هەمیشە لە بوونی فەوزای خەلاق و ناخەلاقیش دیسانەوە ئەو کەسێک کە مەزلومە هەمیشە هاو دڵی ئەکا لەگەڵ ئەو جێتی کە ئێوێ لەو لایەنە باکە ستەمی لێ کردووە بەشێکی هەڕەشەکان ئەو کوتم درێژمەودا و مزمینن وەکو جۆرێک لە عملیاتی قەیسەریانەوێ لانی کەم یا لە دەرەوە وایان لێ بکرێ وەکو عێراق باسکرا یاخود لەناوەوە تێگەیشتنی سیاسی تێگەیشتنی زەینی و هەروەها دانپێنان و گەڕانەوە بۆ سەر مێزی عەقلانیت کە بڵن کاکە ئەمانە هاوبەش و شەریکمانن تا ئەم دەقەیە هێناومانە با لەمە دووە وەکوڵێ سفرکردنەوەی مشکلەکان سێن کە بەڕای من ئەم زەینە تۆزێک زۆر کرچووکاڵ تەنان لە کاتی هەڕەشەوە لە کاتی لەداگانشا بە پێچەوانەوە دۆخی کورد دۆخێکی ئەمنی کراوە جا من لێرەوە باسیکەم بەو مانایە کە وڵاتانی ناوچەکە پرسی کوردستان و پرسی کوردبوون شناسی کوردبوون لە ڕووی ئەمنیەوە بەڕێوە بن بۆیە لەم حاڵتانە بە دڵنیایی وەکو هەڕەشە سەیرەکرێت وەکو هەڕەش سەیرەکرێت هەندێک وڵات هەیە بە ئاشتەوەی گەڵێ بۆ ئەو مۆدلی کە ئێستا تورکیا لە باکوور بەرامبەر بە کوردەکانی ئەگرێتە بەر ئێران لە ساڵی 26 بەرامبەر بە ڕۆژهەڵات گرتیە بەر ئەو کاتێک کە کاتێک شۆڕشی من ئەگەر یارمەتی من یەک چرکە بگەڕێم بۆ مێژوو وەکو فلاش باکێک لە ساڵی 1924 کە شۆڕشی سەعید ڕوویا لەو کاتە وەزیری دەرەوەی ئێران محەممەد عەلی فەروغی لە ئێران بوو لە باکوور لە تورکیا بوو لەوێ ئەیبینێ بە چای خۆی حاڵەتەکان ئەبینێتەوە ئەن نامەیە گەنێرێتەوە بۆ ڕەزاشا و لەو نامەیە ئەڵێ کوردەکان ڕۆژ لە ڕۆژان هەر داوای سەربەخۆیی ئەکەن لە هەر شوێنێکەوە بێت بەم سەربەخۆیی خۆیان ئەکەن بەڵام داوا لە عەلا حەزرەت ینی لە ڕەزاشا ئەەکەم کە بۆی نێڵین ئەوە ڕووبا با بە نەرمی کوردەکان بکەین بە ئێرانی و ئەسڵ ئێرانیزیان بکەین ناسنامە لە ڕووی مێژویە و لە ڕووی گەڕانەوەی ینی مێژویانەوە بگرێ و هەروها لە ڕووی ئەوەی کە بە هەر جۆرەگەیە بە کورتی ناسنامێکیان بۆ دروستکەین کە ئەوان بەرگی لەو ناسنامە بکەن لە بری ئەوەی ئێمە بەشگەری بکەین ئەڵبەتە هەمان شت لە ساڵەکە لە ئێستەیە کە ئەگەری بوژانەوە یاخود ئەگەری هەڵگەڕانەوەی ڕۆژهەڵات بەرامبەر بەم ئێران دروست بووە لە تورکیا هەمان هەڕەشە هەیە تۆ ئەزانی کاتێکە سووریا ئەحمەد شەرع و هات و ئەسەد کەوت یەکێک ینی بەر لەوەش لە 7 ئۆکتۆبرەوە تورکیا زوو هاواری ئەوە کاڵێ ئێمە ئەم ناوچەیە کە گەڕی گرتووە هەڕەشەکان لەسەر تورکیان بەڵام ئەم جارە ئەم بۆکو ئێرانی سەردەمی ڕەزاشە مامەڵی کرد لە بری ئەوەی پرسەکە بێت بە ئەمنی وەڵام باتەوە هات پاکێژی ئاشتەوایی ڕاگەیان لە سەردەسی کێژە سەردەسی دەوڵەت باخچەلی کە پانتورکیزم ئەو ئاڵا هەڵگرێتی بۆیە ئەبینی ینی هەردوولا هەر ئەیانەوێ کورد لەم دۆخەی کە ئاگری گرتۆ ناوچەکە لەم دۆخەیە داوای مافی خۆی نەکات یەکێک بە ئاشتی خەڵەتێنێک یەکێکیش ئەڵێ مەترسیمان لەسەرە بۆی تۆ بۆ نییە بێ ئەبینی گرتن و ئەوانە وە لە عێراقی جەم حاڵتە لە ئێرانە ئەبینی گرتنەکان لە سەردارەکان بەردەوام زیاتر بوون لە عێراقیش هەر بەیەکەوانە لە عێراقیش دیسانەوە مەسەلەی موچە و بوجە و ملایەکان گشتو ئاست لە سووریاش زۆربەی ئەو لەشکرەی کە بەرەو دروست و ئەیانوت لەسەرمان بۆستن دوای دروست سەری ئێوەیە بۆیە لە هەر چوارلاوە پرسی کورد بە ئەمارە تۆزە ورترەکەمەوە بەڵێ جوزئی باسی کاک دکتۆر سیامک لەسەر کورد لە ئێران قسەی بکەین هاتنی پزیشکیان بۆ سەر حکم و لە هەڵبژاردننی ڕابردووە هەندێک بانگەشەی گەورەی بە دوای خۆیان هێنا کە کورد مافی ئەبێت لە داهاتووی ئێرانە و هەندێک ڕۆتینیات هەبووە بۆ نمونە جێگرێکی سەر کۆماردانراوە بۆ نمونە کۆمەڵێک پارێزگاردانراون کۆمەڵێک ئەمانە لە ناکۆکیەکانی ئێران و ئەمریکاوە کورد بەکوێ ئەگار لە ئێرانە بەڵێ من ئەوە بڵێم ئەو گۆڕانکاریانە ئێوە باستان کرد من بە گۆڕانکاریانێکی زۆر جیاواز نایبینم کە لەسەر حەقی کورد تەسیرێکی زۆری نیابێت ئەو شتانە بە سوورەتی سیستماتیک لە ناو ئێرانە هەر هەیە و زۆر گۆڕانکاری لەسەر نەکراوە ئەوە کە چەند نەفەر لە چەندانە سافی عبوریان کرد بێت و لە جێگە و پێگەیەکە بە ناوی کورد و بە ناوی ئەهل سونەت لە ناو دەوڵەتە جێگە و پێگەیەکیان پێدابێەوە بمانی گۆڕانکاری لە ناو حقوقی کووردا لە ئێرانە نیە باڵێ ئەما من ئەمە دەڵێم کاک دکتۆر دەڵێم کە دەرفەتێکی
مێژووی لە زمانی ئەلعانە کە هێمە قسە دەکەین بۆ کورد ڕەقساوە. ئەم دەرفەتە مێژوویە نەتەنیا بۆ کورد ڕەقساوە بەڵکە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕەقساوە، بۆ تەواوی ئەو ئینسانانە کە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، چ ئێرانیەکان چ کوردەکان دەرفەتێکی مێژووی ڕەقساوە. ئێمە لە زمانێکا قەرارمان گرتووە کە بەرژەوەندی ئێمەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی چ ئێرانی چ کورد لەگەڵ بەرژەوەندی گروپە گەورە سەرمایەداریەکان لە یەک ڕاستە قەراری گرتووە. هەکی یەکترینە سازگاری پەیا کردووە ئەو بەرژەوەندیانە. ئیمڕۆ مەنافعمان بەرژەوەندیەکانمان وا لە یەک مەسیرە. باشە گشتیشی دەگەڕێتەوە بۆ سەرچی. من دەڵێم ئەسەن ئێمە لە سەرحی سیستما باسی مەسئلەکە بکەین، لە سەرحی ئەکتەر و کارگوزار و دەوڵەت و ئەم شتانە باسی مەسەلەکە نەکەین. مهم ئەوەیە کە ئەو ئەکتەرە چ دەوڵەت بێت چ ئەکتەرێکی غیرە دەوڵەتی بێ وەکی کورد چۆن لەگەڵ ئەم گۆڕانکاریە سیستمیا مامەڵە بکە. گۆڕانکاریە سیستمیەکە چییە؟ گۆڕانکاری سیستمی ئەوەیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەریکە ئەبێ بە ناوەندێکی سەرەکی گواستنەوە، ئەوێ بە کەمەربەندێکی ژیئۆپۆلیتیکی گواستنەوە بۆ انتقاڵی وزە ئەنێرژی و کاڵا لە شەرق و بۆ غەرب. دوو دانە کەمەربەندی سەرەکیمان هەیە لە ناو ناوچەکە، یەکێک کەمەربەندی چینیەکانە، یەکێک کەمەربەندی ئەمریکایەکان. کەمەربەندی ئەمریکایەکان ناوی ئیمیکە، کەمەربەندی چینیەکان پێی دەڵێن بەڵێ ئەو کەمەربەندی چینیەکان دێ لە بە ئیستیلاح باکووری ئێران و دەڕوا، کەمەربەندی ئەمریکایەکان تێ لە باشوور و دەڕوا، لە باشووری ئێران و دەڕوا. لێرە کوردەکانیش هەم جێگە و پێگەی ئێران هەم جێگە و پێگەی کوردەکان بە ئەنوانی یەکێک لە ناوەندە سەرەکیەکانی ئەم کەمەربەندانە ئێمەژ لە ئایندابی. ئیمڕۆ بینیمان ئەردوغان وتی کە هێمە ڕێگە نادەین بە ئیسرائیلیەکان کە بێن کوریدۆرێک بە ناوی کوریدۆری داعود دامەرزێنن کە ئیسرائیل وەسڵ بە دەروزیەکان وەسڵ بە کوردەکان لە ناو سووریا. ئەمە قسەیەکی ئابووریە، ئەمە قسەیەکی سیاسی و ئەمنی نییە. کەمەربەندی چینیەکان هابی کەمەربەندی چینیەکان ئەڕوا بۆ بەندەری جیهانی تورکیە، هابی کەمەربەندی ئامریکایەکان ئەڕوا بۆ بەندەری حیفای ئیسرائیل. ڕقابەتی ئایندە کێبڕکەی ئاتی داهاتوو هە لە بینی ئیسرائیلیەکان و تورکەکانە و ڕێگە و پێگەی و بە ئیستیلاح سەرچاوەیەکی ئابووری هێتاوە، سەرچاوەیەکی سیاسی هەبێت. لەم ڕقابەتە هەم تورکەکان و هەم ئیسرائیلیەکان دەبینین خەریکی یارگیری گرتنن لە ناو منتەقەکە کە یەکێک لە ئەو ئەکتەرانێکی کە خەریکن لەسەر یارگیریەکان کوردەکان زۆر جێگە و پێگەیەکی زۆر مهمیان هەیە، هەمە توانن لە کەمەربەندی چینیەکانە یاری بکەن، ئەمە توانن لە کەمەربەندی ئەمریکایەکانە یاری بکەن. ئەما کورد ئەشێ چی بکە؟ کوردی ئەشێ خۆی ناوێ بە عنوانی بازیگەرێک و ئەکتەرێکی هویەتی یا ئەکتەرێکی صرفەن سیاسی یا ئەمنی چاو لێ بکە. کورد نابێ ئیتر فقط بە فکری ئەوە بێت کە بە شوێنی دەوڵەت خوازیە بێشێ دەوڵەتێکی ایجاد بکە. تێمەسەری ئەوە بۆچی نابێ بەسەر لەبارەی ئەم چتۆ فکر بکاتەوە. لە زمانی حاضرە نابێ ئەو جۆر ئەو فکرە بکاتەوە. کوردیش ئەبێ ئەشێ خۆی بە عنوانی ئەکتەرێکی ئابووری ببی. کورد نابێ بە دەوڵەتی کوردی فکر بکاتەوە. کورد لە مەولا ئەشێ بە محوەری کوردی فکر بکاتەوە. محوەری کوردی من چی دەبینم؟ محوەرێکەکێ وڵاتان کوردانێکە لە وڵاتانی جیاوازی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەن هەر کامیان دەتوانن حکمڕانیانێکی خاصی خۆیان ئیجاد بکەن ناو منتەقەکە، دەوڵەتێک نەبن ولی خودمختاری و حکمڕانی خاصی خۆیانیان هەبێ و محوەرێکی ئابووری دروستکەن و لە ناو ئەم دوو کەمەربەندە هەم لەگەڵ چینیەکانە و هەم لەگەڵ ئەمریکایەکانە بازی بکەن. ئیسرائیلیەکان دەیانەوێت کورد بکێشنە زەمینی بازی خۆیان، تورکەکانیش بە سوڵحی لەگەڵ پێکەکە دەیانەویست کوردەکان بکێشنە زەوی بازی خۆیان. کورد ئەشێ بزانێ گۆڕانکاریانێکی زۆر لە ناو سیستمی نێودەوڵەتیە پێکاتووە کە ئەشێ ئەم ئەکتەرە چ دەوڵەتی بێ چ غیرە دەوڵەتی بێ انتخابێکی هەبێ کە لەگەڵ ئەو گۆڕانکاریانی سیستمیە یەکجۆر دەربێت. ئەگەر ناجۆر بێ لەگەڵ ئەو گۆڕانکاری سیستمە ئەو شتێکی سیستم لێی دەوێت نە کوردەکان بە حقوقیان دەگەن، نەتەنیا بە دەوڵەتیان ناگەن، بە حکمڕانییان ناگەن
و دەبن بە بازیگەر و ئەکتەرێکی لاواز لە ناو ناوچەکەدا کە تەواوی حەق و حقوقی خۆشیان لەدەستدەن ئەوە کێ دکتۆر سیامەن بۆ کوردی ئێران بۆ تەواوی من دەڵێن بۆ تەواوی کوردەکان لە منتەقە گۆڕانکاریانی ئایندەی منتەقەوان نەبینن گۆڕانکاریانی باەکشت بڵم دکتۆر سیامەن قۆناغی گەشە سندنی فۆرمی کوردبوون یان ناسنامەی کوردبوون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە قۆناغە جیاوازەکانمان هەیە لە هەرێمی کوردستان هەرێمێکی ئۆتۆنۆمیمان هەیە بڵێن لە عێراقا لە ڕۆژاوای کوردستان تا ڕادەیەکی زۆر خودسەریمان هەیە و خەریکە وردە بەرەوە کە دیفاکتۆیەک هەیە لە تورکیا پرۆسەکە جۆرێکی ترە پرۆسێکمان هەیە بە ناوی بوونی کورد ئێستا کورد شەڕی ئەوە ئەکات کە لە ناو پرۆسی ئاشتیا تۆنجێگەی خۆی بکاتەوە ئەوە تا ئێمە قۆناغەکانی گەشە سندنی پرۆسی ئاشتیمان هەیە لە چوارم قۆناغی خۆیان کە تا ڕادەیەک ئێستا ئەوە بود لە هەفتەکانی ڕابردووە ژمارەیەک چەکداری پارتی کرێکەکانی کوردستان چەکانیان داناوە پێشوازێکی نێودەوڵەتی لێکرا ئەمە بەڵام لە ئێرانە ئەم قۆناغ گەشە سندۆمان نییە ئێستا بۆ کورد ینی چۆن بتوانین ئەمەم پێکەوە ببەستینەوە من بەعنوانی سناریۆیەک چاوی لێ دەکەم کاکتەر ئەزانین چ دەڵێم من دەڵێم کە ئەو داهاتووە کە هێمە چاوەڕوانینی کە لە ئایندا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئیجادی بێ و ئەم زمانیچە زۆر دوور نییە ئەم گۆڕانکاریە لە ناو ئێرانیچە ئەتفاقە کرد ولی ئەمە بە معنی ئەوە نییە کە ئێران تەجزیە دەبێ ئێران دابش دەبێت چونکە لە ناو ئێرانە گروپانێکەیە وەکو ئەو ئێران شەهرگەرانە وەکو ئەو ڕادیکاڵە ئێرانیانە وەکی ئەو ئیدئۆلۆژیکە ئێرانیانە هەر گۆڕانکاریەک لە ناوچەکەتا بەدیتێ ئەوڵین متهمیان کوردەکان کە ئەمانە دەیانهەوێ دابش بکەن ئێرە دەیانهەوێت تەجزیە بکەن کاکەگیان تەجزیە لەسەر ئەوەیە کە سنوور جێبەجێ ببێ تەجزیە لەسەر ئەوەیە کە دەوڵەتێکی نوێ بەدی بێت لێرە من دەڵێم نە سنوورێک جێبەجێ دەبێ نە دەوڵەتێکی نوێ بەدیتێ ئەمە یەکدانە اتفاقەکەوێ دەوڵەتی سنترالیزمی ئێرانی دەوڵەتێکێ ناسیۆنالیزمی ئێرانی ئیصطلاح هەدەف و ئیدعال و ئامانجی سەرەکیە ئیتر ناتوانێت قدرەت یا هێز لە دەستی خۆیان متمەرکز بکە ساختار ئیجازەی پێ نادا ساختاری گۆڕانکاری لە ساختاری نێودەوڵەتیە نەزمێکی بەدی هێناوە بە ناوی ئولگوی نەزمی جۆراوجۆر من لە فارسیا پێی دەڵێم ئولگوی نەزمی تەکسیری بەدی هێناوە کە ئیجازە نادا کە ئیتر هێز متمەرکز بێ نە لە دەستی زۆر بازیگەران نە لە دەستی یەک قدرەتە زۆر باش ئەو دەوڵەتانی مەجبورە لە گۆڕانکاریانێکێ لە ئایندا لە داهاتووە بەدیتێت ئەو قدرەتە تەوزیع بکا لە بینی بازیگەرانە کە یەکێ لە ئەکتەرەکانێکی کوردەکانن کە ئەم بازیگەریچە ئەتوانێت لە ئایندا حکمڕانیەکی محەلی خاصی خۆی ئیجاد بکە دێمۆلات کاکتۆر هەردی با ئەمە بکەین بە محورێک ئەگەر گریمان ئەم سیناریۆی کاک دکتۆر سیامەک باسێکا کورد تا ڕادەیەک تۆ باڵێن تۆزێک ئەکشێتەوە لە بوونی ناسنامەی خۆی لە شەڕی بوونی خۆی ئەمانە وەکو میحوەرێکی اقتصادی هەنگاوانێ ئاڵنگاریەکان دەرفەتەکانی بەردەم کورد چی ئەبنە و کاتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کورد دەتوانێت کاتێک ئێمە نەنستەیتمان هێوە نیە کورد ئێستا نادەوڵەتیە ئەتوانێت وەکو ئێرانیەکان وەکو عراقیەکان وەکو ئیسرائیلەکان پشکی هەبێت لەم شەڕە ئابوووریەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەگرێتەوە ئەوەی کە ئەو میحوەرە جیاوازانەی دکتۆر ئاڵنگارەکانی چین زۆر گرنگە کورد ئاگای لەو ڕێگەیانە بێت کە بە دەوروبەریە ڕێگای ئابووری و بازرگانی ڕێگای بازرگانی ڕاستتر ئەو ڕێگای بازرگانی کە بە دەوروبەری ئەڕوا دەرفەتی ئاەتێ و هەروەها هەڕەشەشی ئاەتێ بەڵام من تۆزێک لەوایانە لەگەڵ دکتۆر سیامەکە زۆر بەو مانایە نیم کە ینی کورد سازش بکات لە شناسی خۆی بۆ ئەوەی کە لەو ڕێگەیانە دەرفەت بخۆزێت خۆشی وتی وەکو سناریۆیەک بە پێچەوانەوە کورد ئەبێ لەم بابەتەیە شناسی کوردبوون تەنها بریتی نییە لەوەی کە تۆ داوای دەوڵەت بکەیت یاخود داوای لامرکزیە ئۆتۆنۆمی بکەیت وەکوتم کورد چەند جۆرێکە کورد ئێستا بۆن منە تۆ ئەگەر ئەکتەر ینی ئەبێ جۆرە لە جۆرەکان ئەکتەر بیت ئەم ئەکتەرە لە ئێستەیە لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دوو دیدگا هەیە یەکیان دیدگایەکە کە بریتە لە دەوڵەتە مرکزیەکان بەڵام لە دوای جەنگی عێراقەوە ئێستا سوچێکی بۆتە لامرکزی بەڵام بە فۆرمێکی فراوان بەناوی فیدراڵی خۆتانزان هەر ئەو دوانێ مرکزی و لامرکزیمانێ فۆرمی فیدراڵی فۆرمی گەشەکردووی لامرکزیەتە ئیسرائیل ڕێبەرایەتی ئەو دیدگایە کاکە بریتە لەوەی کە ئەم وڵاتانە بە جۆرێ بەڕێوەبرێن کە دەوڵەتی بەهێز لە ناوچەکەیان نەمێنێت ئێمە بینیمان لە لوبنانە و سووریاش ئێستا بەو شێوەیە هەر کۆمیونیتێک هەر پێکردنی ئێران کە پەلامارە درێت بەو شێوەیە و هەر خۆ بەخۆ داواکردنی ئەمریکا و ئیسرائیل بۆ ئەوەی کە بەتابەت ئەمریکا بۆی کە بێتە سەرمێز بڵێ ئەتۆم نەمێنێ واز لە پرۆ ئێرانەکان بێنە واز لە چی بێنە نینۆکی ئێران بکەن و ئێران بێتەوە بە دەوڵەتێکی ئاسایی خۆ بەخۆ بریتە لە لاوازکردنی مرکزگەرایی دراوسەکانی ترست ئێوە تۆ زانی بەهێزبوونی مرکزی سووریا
ئێران پشتیوانی ئەکرد بڕۆ بە ئێستا بتوانێت مرکزیت دامەزرێنێتەوە بەدڵنیایی سووریا ناتوانێت ئەمە بکە بۆیە باوەڕم وایە کورد ئەبێ ئەکتەر بێت ئەم ئەکتەرە یا دەوڵەتیە یا نەدەوڵەتیە بەڵام لەناو پێگاتێکە خۆی ئاماژەی بە شتێک کرد دکتۆر سیامک زۆر گرنگە تۆ لەگەڵ کێ مامەڵاکەی هەموو شناسێک وەهمە کاتێک کە بازاڕی نییە هەموو شناسێکش حقیقەتە کاتێک کە بازاڕی هەیە کاتێکە مشتری هەیە پێگەی خۆی ئێستا شناسی تۆ لە ئێرانە دوو تەوژم هەیە بۆ ئیدارەدانی مەلەفەکانی ناو ئێران یەکیان بریتە لە ئێران شاریەکان یەکیان بریتە لە ئەوەی کە پێڵم پارێزگارە دین میحوەرەکان مەزەب میحوەرەکان لە هەردووکیانە باوەڕیان بە دەوڵەتی مرکزی هەیە بۆیە ئەگەر کورد بە فۆرمێک بە گوتارێک ئەتر ئەم دیسکۆرسێکی شناسیە دیسکۆرسی فیدراڵەتی ئابووریە دیسکۆرسی فیدراڵەتی نازانم ناوچەیی و ئوستانی هەر جۆرەگەیە ئەبێ بە ئەکتەر ئەبێ ئەکتەر بێت جار لەم ڕێگەیە سوود وەرەگرێت دووەم ئایا ئەم ڕێگەیانە هەر بە ئینسانگەرایی یاخود هەر بە بێشناس ئایا ئەتوانێت ئێمە سوودی لێوەرگرین ئەم ڕێگەیانە بە دەوڵەتیان پێویستە هەموو بازرگان ئەکتەری نادەوڵەتی ئەتوانێت بڕاتە ناو ئەم لانەوە ئەکتەری جۆری ئەکتەرەکە فەرقەکە مەسەن ئێمە ئەکتەری دەوڵەتیمانەیە گروپی فشارن لە ڕێکخراوە مەدەنیەکانن لە چالاکی کلتوریە لە چییە ئەکتەری نەدەوڵەتیشمان هەیە وەکو هەرێمی کوردستانمان هەیە هەشمانە چەکدار ئەکتەری نادەوڵەتیمان هەیە چەکدار هەرکو خۆمان پەکەکە کە لە قەندیلا ئێستا ئەگەر پژاکی لێ بەجێ بمێنێ بۆ نمونە لە سووریا مەسەن ئێمە بە چەکدارە و بە هەمان شێوە دیفاکتۆیەکمان هەیە ئەم ڕێگەی کە کاک دکتۆر باسی کرد ئەم ڕێگەیانە ڕێگای چ ڕێگای ئاوریشمی بێت چ ڕێگای داود بێت چ ڕێگاکانی دیکە بێت کە ڕێگای گەشەپێدانە گوایە بەناو عێراقە ئەڕوات و ئەگاتە ڕۆژهەڵاتی ئەگاتە دەریای ناوەڕاست هەموو ئەم ڕێگەیان دەوڵەتیان پێویستە بیان پارێزێت و هەموو ئەم ڕێگەیان ئەبێ شوناسەکانی ئەو ناوچەیە ڕازی کەیت بۆی پێیە تێپەڕیت بۆ تورکیا بۆ بەرامبەر بە ڕێگای داود دەوەستێتەوە چکە باوەڕی وایە شوناسی دەوڵەتی تورکیا لە مەترسیە ئەخاتە مەترسیەوە کەواتە ڕێگا بازرگانەکانیش هەر هەڵگری پەیامی سیاسی و هەر هەڵگری ملانەی ئەو دیسکۆرسانن کە پێشتر هەمیشە بۆ پاراستنی بەڵێ بەدنیایەوە بێجگەلەوە ئایا کورد ئەتوانێ بم دەرفەتانەی کە لە بەردەمیایەتی یاریکی براوە دروستکە لەگەڵ ئاڵنگارەکانی بەردەم کورد ئەگەر چێنە ئەم میحوەرەوە ئەم میحوەرێکی اقتصادی بەڵێ کورد شەڕەکە دەست پێکات لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل ئەڕواتە سەرخەت بۆ نمونە بەرامبەر بە چینە وەستێتەوە یان بە پێچەوانەوە ئەگەر چێنە ئەمە ئاڵنگارەکان چی ئەبن ئایا کورد دەتوانێت بەرگەی ئەم دۆخە تازێ بگرێت ئەگەر سەیری تەجروبەی 1992 تا ئێستا بکەیت دووسێ جۆر وجودی کورد ئیسپات کراوە یەکیان بریت لەوەی کە ئەوە جیا لە شەڕە مێژوویەکە کە تۆ ئەوە هەر بالقووە هەمیشە ئامادەیە چونکە بەرامبەرەکانە وابیرەکەتە پێویستی بە کوردەوە نییە کورد هەموو کاتێتی منە مێوەکو هاوڵاتێکی خاوەن ماف و هاوڵاتیەکی پلەیەک مامەڵە بکرێن ئەوە هەر وڵاتێک ئەم دەرگای کردبێتەوە کورد دەستی درێژ بووە کەواتە کورد یەکەم گەل بووە کە ئامادە بووە ئەو شناسە پڕگیرە بەکارنێنە کە ئەوان بەرامبەریان بەکارێناوە بەڵام بە دیوەکەی ترا باسێریکەین ئەو هەلە ئابوووریانەی کە هەرێمی کوردستان یاوێتی بە ئێران لە ماوەی ئەم 35 ساڵی ڕابردوو وە زیاتریش ئەو هەلانە بۆ ئێرانیش یاریکی براوە بووە بەتایبەت لە حاڵی حازرا مانەوەی هەرێمی کوردستان بڵقەی گەورەی لەسەر بۆ ئێران بەڵێ سوودی لێوەرگرتووە پێش پێلەدانی گەمار و ئابوووریەکان یاران دۆلاری بازرگانی هاوبەش خوێن نابوو دۆرزە دێن تەحریما بەشێکی بریتێ بوو لە ڕێگەی هەرێمی کوردستان نەکراوە کەواتە جۆرە لە جۆرەکان فرسەتیشی بە ئێران ناوە بوونی کورد بەم شێوە ئەکتەر نادەوڵەتێک کە لە هەرێمی کوردستان بووە و بوونێکی دەستوریشە بەڵام هەروەها بوونی وزە وای کردووە کە هەرێمی کوردستان وەکو دانپیانراوێک مامەڵە لەگەڵا بکرێت هەمان ئەو کۆمپانیایی کە هەفتەی ڕابردووتر لەگەڵ سوودانی دانیشت مانگیە بەر لەوە لەگەڵ هەرێمی کوردستانە ئاڵگۆڕی کردو کەواتەش ئەو وجودە بازرگانی و ئابووری کە هەیە کوردی دەتوانێت بەشداری پێ بکە بەبێ ئەوەی خۆی ئەمە تازە نییە زیان بەڵام من ینی بوونی کوردێکی ئابووری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تازە نییە و چەندین ساڵە ئێمە لە ڕێگەی نەوتەوە کاک دکتۆر سیامک ئەگەر هەر ئەسڵەن بوون ئەو بوونە بازرگانی هەرێمی کوردستان نەبووایە نە ئێران نە تورکیا نە ئەمریکاش ئەو لایەن لێ نەئەکردینەوە بەڵام کەواتە ئەتوانین ئێمە لە بینی گوتارەکانی خۆمانە هەم ئەو زوڵمە مێژووی کە لە سەرمان هەیە کێشەکە لێرایە ئەو ئاڵنگاری کە هەیە لە هەر کوردستانە کەمترە لە هەرێمی کوردستانی باشوورە لە باشووری کوردستانە کەمترە بەڵام ئەگەر ڕۆژهەڵات نەبێتە ئەکتەرێک و خۆی بۆ خۆی دەست پێشخەری و پێشنگایەتی ئەو دەرفەتە نەکات نایگرێتەوە خاڵێک تر کە بیرم چوو باسی کەم ئەویش ئەوەیە کە ئەو ڕێگایی کە بە ئێرانە ئەڕۆی کە باسی کرد لە باکووریا لە باشوورەوە کاتێک ئەڕوا کە سیستەمی سیاسی ئێران گۆڕابێت و ئێستا تورکیا یەکێک لەو مەترسیانی کە لەسەر ئێران هەیەتی بە ڕێگەی زەنگەزور و هەروە بە ڕێگەی بە هاوپەیمانی ئەرمینی ئازربایجانی تورکی ئیسرائیلی یەکێک لەو مەترسیانی کە لەسەر ئێران هەیە ئەو ڕێگە ئاوریشمیە چینەی کە بەناو ئێران هات دوور نییە ئەگەر ئەم سیستەمە سیاسی ئێران بمێنێتەوە
ئێران تێپەڕێنەوە لە پشتی ئێرانەوە هاتوچۆ بگەڕێ یەکی لە ڕێگە بازرگانی لقێکی ڕێگاکە ئەڵبەتە کاک دکتۆر سیامک ئەگەر گریمان کورد چویە ناو ئەم محورەوە محور اقتصادی لە ڕۆژاتی ناوەڕاستە کە گریمان وەکو جەناب دوتە سیناریۆیەکە ئێمە لە ڕابردوو ئەمەمان هەر هەبووە یعنی کوردی هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە 10 ساڵی ڕابردووە جۆ لە جۆرەکان ئەوەی کە ناوی نراوە ئابووری سربەخۆ هەنگاوی خۆی ناوە نەوتی خۆی فرۆشتووە ڕوبەڕووی زۆر کێشەی ناوخۆی بووتەوە زۆر و بە دیاریکراوی ئێستەوە 3 مانگە ئێمە موچەخۆرانی هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا دەرنەتیجە بە حاصل بێ حاصل نەبێ هۆکارەکە ئەو ئەخوێنێتەوە کورد بۆ دەستی بۆ بەشداری ئابووری بە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئەوە تا نەتیجەکەی ئەبینین و 3 مانگە حقوقی فەرمانبەرانی هەرێمی کوردستان قەتع کراوە بەغداد نایدات و ئەمڕۆ بەیانی پێکاتۆمانە ئاڵنگاری گەورەکەی بەردەم کورد چییە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەگەر چوویە سەر محوری ئابووری تەماشەکەن من کەمێ باسەکەم با ڕۆشن بکەمەوە باش ئەو شتێکی من دەڵێم ئیتفاقەن دەڵێم من کورد ئەشێ بە عنوانی ئەکتەرێکی جێگە پێدراو لە ناو ناوچەکەدا ڕەفتار بکە وەلی ئەم ئەکتەرە ئەوە کێ هێمە چیمان بوێت چیمان خۆش بوێ اتفاق بکەوێت لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و واقعیەتەکە چی بێ دەوروبەری ئێمە چی بێت ئەوە شتێکی ترە من باسی ئەو واقعیەتە دەکەم من لە ناو ئەو ڕعالیتا و ناو واقعیەتە دەڵێم کورد ئەتوانێت ئەکتەر بێ ئەتوانێت ئەکتەرێکی زۆر گرنگیش بێ لە ناو ناوچەکەدا وەلێ ناتوانێت بە سەمتی دەوڵەت بڕوە بۆچی چونکە حتا ئەو دەوڵەتانە کە کلاسیک بوون لە ناو منتەقەکە بوون متمەرکز بوون سنترالیزم لەسەریانە حاکم وەکی عێراق وەکو سووریە ئەمانە بەرەو ئەوە دەڕۆن کە ئەو قودرەتیانە پەخش بکەنەوە و دەوڵەتانی جدیدی چونکە تو هەر دەوڵەتێکت بتهەوێت دروستی بکەی نیازی بەوە هەیە کە قودرەت متمەرکز بکەیت ساختار ئیجازەی تەمەرکۆزی قودرەت تەمەرکۆزی هێز بە تۆ نادا و چونکە ئەوە بە تۆ نادا تۆ ناتوانانی دەوڵەت تشکیل بی و چوون بە شوێنی ئەوە کە کورد دەوڵەتێکی هەبێ دروستە خواستی هەر کوردێکە وەلێک لە شرایەتی حاضری سیستمی کە اتفاق ناکە ئەوە کە دەڵێم کوردەژێ لە ناو ئەو محوەرانە بازی بکە ئەچێ خۆی تەبدیل بکە بە بازیگەرێکی اقتصادی تەماشەکە ئەو شتانە کە سەر هەڵەدا نوێن تازەن تۆ ئەم قۆناغێکی هێمە هاینە ناویە قۆناغێکی زۆر نوێیە گۆڕانکاریانێکی زۆر لە ئایندەی نزیکا لە داهاتووی نزیکا ئێمە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەیبینین کە ئەم گۆڕانکاریانە مێژووین هەم بەسەر کوردان لە حاڵەتی ممکنە ئەمە بیسێک ئامادە بکە بۆ ئەوە لە ئایندا کوردەکان تەبدیل ببن بە دەوڵەتێک وەلێ شرایەتی حاضر من دەڵێن کە ئەو ئیجازە بە کوردەکان و دەرفەتە نادا و کوردەکان و هەم تورکەکان و هەم کوردەکان لە ناو تورکیەدا هەر سڵحی پێکێکێ ئەو ئاشتیەکە لە ناو پێکەکە و تورکەکانە بوو من دەڵێم کە ئەوان انتخابێکی زۆر بە ئیصلاح ژیرانە و عاقلانە و معقوڵیان کرد لەسەر ئەوە کە زانیان کە سیستم چی دەوێت لەسەر باری سیستم سوار بوو لە ناو ڕۆژهەڵاتیچە ئەوەیە تەماشەکە ئێمە کێشەمان زۆرە لە ناو بە ئیصلاح ڕۆژهەڵاتە لە ناو ئێرانە چون ئەو گۆڕانکاریانە سەرمە بکەم دکتۆر گیان ئێمە کاکتۆر هەردی ئاماژەیەکی خێرای کرد بەڵام باوێنەکە تۆ زیاتر ڕوون کەمەوە لە تورکیا لە سایەی گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەی کە تورکیا خۆی پێڵێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە ئەمریکا پێڵێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ تورکیا دەستی برد بۆ گەرمکردنەوەی پرۆسەی ئاشتی و بە دیاریکراوی دەوڵەت باخچەلی کە پێشتر بە یەکێک لە سەرسەختترین دژمنەکانی پرۆسەی ئاشتی ئەناسێنرا ئێستا هاتووە دەستی تەوقە درێژەکە ئەڵ پرۆسەی ئاشتی گەرمەکاتەوە قۆناغێک گەشە سندووە ئەمە بۆ تورکیا باشە لە سووریایە لە ڕۆژاوای کوردستانە جۆرێکی تر مامەڵ لەگەڵ کووردا هەیە لەوێ ڕاستە حکوومەتی ئەحمەد شەرع ڕەنگە زۆر دڵخۆش نەبێت بەوەی کە مامەڵێکی ئاشتیانە لەگەڵ هەسەدا بێنتە ئارا و بەڵام دووبارە ئەگەری گۆڕانکاری و ئەگەری پەیوەندی بە هێزی ئەحمەد شەرع لەگەڵ سعودیە وڵاتانی عەرەبیە ڕەنگە تورکیا ناچار کات کە جۆرێکی تر مامەڵەگە ڕۆژاوای کوردستانە بکە ئەمەوێ بڵێم ئایا ئەم ناکۆکیانەی ئێران و ئەمریکا و گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ کاریگەری ئەبێت لەسەر گۆڕینی فۆرمی بیرکردنەوەی ئێران بۆ مامەڵە لەگەڵ کوردەکانە لە ڕۆژهەڵاتی کوردستان یان هیچ شتێک گۆڕاوە لە ئێرانە بەرامبەر بە کورد بەڵێ ئەوە دەگۆڕێت ئەوە قەتعەن دەگۆڕێت ئێران مەجبورەکێ بیر و ڕای خۆی نسبەت بە کوردەکان لە ناو ناوچەکە بگۆڕێت چون کوردەکان قەرارە لە ناو ئەو محوەراناکی باسم کرد خۆیان بوون بە محوەرێک و کاریگەری زۆریان هەیە لەسەر گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە داهاتوودا ئێران هەم لە ناوخۆی خۆیان هەم لە دەرەوە لەگەڵ کوردەکانی
بە ئەستلاح ڕۆژاوا و کوردەکانی باکوور و کوردەکانی باشووری جەشێ هەڵسوکەوتی خۆی بگۆڕێ و ئێران دەڵێم ئێران قەرار ئەم گۆڕانکاریانە کە لە ناو ئێرانە دەبینین ئێران ئەشێ فورمی خۆی هەم هویەتی خۆی هەم لە لەحاظی نظامی سیاسی و هەم لە لەحاظی سیستمی حکمڕانیەوە بگۆڕێت تەماشەکە لە ناو ئێرانە نوعی نظام مهم نەبوو ئێمە لە دەورەی پەهلەویەکانە پەهلەوی ئەوەڵ و پەهلەوی دووەمەچ لە دەورەی جمهوری ئیسلامیاتێکی دەوڵەتێکی بە ئەستلاح ماکسوەبەریە لە ناو ئێرانە ڕوبەڕوو بووین کە تەواوی هێزی لە دەستی خۆیان جەم کردووە ئەشی ئەمە بگۆڕێ لە ئایندەی ئێرانە چون سیستمی تر ئیجازە نادا کە ئێران ئاوایە حکوومەت تا هەروایە کە بە عێراق ئیجازەی نەدا هەروایە کە بە سووریەکان ئیجازەی نەدا من هەروە دەڵێم ممکنە ئەم گۆڕانکاریانە لە داهاتووی تورکیەی ئەتفاق بکەوێت یعنی تورکیەش مەجبور بە قدرەت تەفیزکا بە کوردەکان لە ئایندەدا هێزیان پێ بدا لە ئایندەدا لە داهاتوودا ئەم اتفاقا لە ناو تورکیە چا دەکەوێت لە ناو ئێرانیچە لە ئایندا دەکەوێت ئێران هەمەشە هویەتی خۆی بە عنوانی ئەکتەرێکی دەوڵەتی لە ناو ناوچەکە بگۆڕێ هەم سیستمی حکمڕانی خۆی لە ناو ناوخۆی ئاشێ بگۆڕێ لە بواری ئەوە کە کورد ئەشێ چۆن بازی بکە لە ناو ئێرانە من بە نظرم ئەوەیە ئێمە دوونەوە ئازادیمانەیەوان خۆتان شارەزان ئازادی ئەرێنی و ئازادی نەرێنی ئازادی نەرێنی فقط مانعەکانت بۆ لادەبا ئێژێ تۆ ئەتوانی ئازاد ولی ئازادی ئەرێنی ئەوەیە کە دەڵێ ئاغا من چۆن ڕێگەیەک بۆ تۆ دروست بکەم ئەم ڕێگە ساف بێ ئەم ڕێگە چاک بێ ئەم ڕێگە بە ئیسلاح ڕەهوار بێ کە تۆ بتوانی لە حد ئەکسەری ظرفیەتی خۆ لەلایەنی سەری توانی خۆت بۆ ئەوە کە ئازاد بیت استفادە بکە ئەمە پێژین ئازادی ئەرین کورد نابێ نە لە بازی ئازادی نەرێنیە بێ نە کامڵ لە ناوی ئازادی ئەرێنیە بێ ئازادی مثبەتە بێ بۆچی چون ئازادی مثبەتیش حتا ئەگەر بە کورد بدرێ لە ناو ئێرانە کورد ئەقەلیەتێکە کە بەدەستی ئەکسەریەتێک بە ئەستلاح کەلەپچە دەکرێ ناتوانێت بازم بە حقوقی خۆی بگەیت کورد ئەشێ لە دموکراسیەکی ڕادیکاڵ چ لە ناو ناوچەکەدا ئەخیر پرسیار لەوە بڵێم هیچ ئێران هیچ هەنگاوێکی ناوە با ڕاستەی گۆڕینی فۆرمی مامەڵەکردنی لەگەڵ کوردەکانە تا ئێستا یان هەرێ بیکات هیچ گۆڕانکاری کردووە تا ئێستا گۆڕانکاریەکی زۆر ئێران نە لە ناو منتەقەکەدا نە لە بەرژەوەندی خۆیدا نە لە بەرژەوەندی کووردا بفکر ناکەم کارێکی کردووە ئێستا یعنی هەنووز ئەمە دەبینین ئێران هەنووز لەسەر ئەو بیر و ڕای کۆنی خۆی خەریکە بیر دەکات و حتا ئەلعانیش کە چووە گەرەێکە وتوێژ بکات لەگەڵ غەربیەکانە یعنی عقبنشینیەکی نەکردو وەلێ ئەو گۆڕانکاریە من ئێژم لە داهاتووە ئەتفاقەکەوێ وە کورد ئەبێ لەو داهاتووە لە دموکراسیەکی ڕادیکاڵ حمایەت بکات دموکراسیەکی حەقی ئەقەلیەت لە ناویە تەزمین شدەوێ نه ئەوە بە ناوی ئازادی بازم ئەکسەریەت بەسەر ئەقەلیەت تا بەسەرێنێ دەستەکانە خۆش بە زۆر سپاس کاکتۆر هەردی ئەگەر ئێران با بڵین هەنگاوی نا بەرەوە ئەوەی کە جۆرەکان کرانەوەیکی زیاتر بۆ کورد با بڵێن کرانەوەیکی ناچاری چکە ئێمە زانین ڕۆژهەڵات ناوەڕاست تەوفیقی ئیجباری ئاخر تەوفیقی ئیجباری کورد چی بکات لە ڕۆژهەڵات ناوەڕاستە جارێکتر بتوانێت خۆی ببینێتەوە کاتەکەمان زۆر کەماوە زۆر بتوانانی زۆر ڕاستی من زۆر ئومێدەوار نیم بە دەوڵەتی ئایدۆلۆژی و ینی گشتگیر بتوانێت ئەو دەرفەتانە ببینێ کە لە بەردەمی دەرگا داخراوەکان بکاتەوە بەرامبەر بکاتەوە ئەوەی کە سیستمی جیهانی ئەوێت و لانی کەم ئەوەی کە ئێستا ئەوەی کە زاڵە و ئەو گوتارێک کە حاکمە ینی لانی کەم لە ناو خەڵکە حاکمە ئەو ژەوەیە کە تقریبا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرە و جۆرەکان لا مرکزی ئەڕوا یاخود ئەو دەوڵەتانەی کە مرکزگەرا بوون یا هەڵوەشێنرێنەوە یاخود لاواز بکرێن و پێگاتەکانیان جۆر لە جۆرەکان بەشداری سیاسی بکەن تر ئەم بەشداری سیاسی لەوچە لە تورکیایە لەسەر ئەساسی هاوڵاتی بوون و شوناسی بێت ئەکرێت لەسەر لە ڕۆژئاوا لەسەر ئەساسی خۆسەری دیموکراتیک بێت یاخود هاوڵاتی بوون بێت لە هەرێمی کوردستانە فیدرالیزم لە عێراقا زیاتر لە هەرێمێک دروست بێت بەڵام لە ئێرانە ئەگەر سیستەمەکە خۆی لە تارانەوە ئاڵگۆڕی بەسەرانەیە کە پێم وایە دەستوری ئێرانی و ئەو دیسکۆرسە ئاینی ئێرانگەرایەت کلاسیکیی کە زاڵە بەسەر هەم نووسینەوەی دەستورە هەم لەوەی کە سەیری هاوڵاتیەکە ناچارێکە لە چییە؟ ناچارێکە باوەڕم وایە ئێران بگەڕێنە سەرمێز
ئەمەی بەسەرا فەرزەکرد لە ناو خۆیان خەڵکی ئێران ئەمێ لێ قبوڵ ناکە ئەگەر نەگەڕێتە سەرمێز بە جەنگ و بەناچاری بۆیە دوایی دۆخێکێتە پێشەوە کە بەناچاری بۆی لەوە خراپتر نەبێ بۆی سنوورەکانی زیاتر هەڵنەوەشێن ئەبێت دان بنێ بە من لە ئێران بە یەک دیێڕیتر بێڵێم لە ئێرانە باوەڕم وایە ئەگەر بێت و ئەم سیستەما یەک درزی تێ بێت چونکە لە ئێرانە هێزی زۆری نەمان نییە بتوانێت بوون شەز بەرەوسەری هەموو ئێران پێک بێنێت لەبەرەوە ئازەریەکانن کوردەکانن بەلوچەکان عەرەبەکانن ئەکرێ جۆرێکی تر لە جۆرەکان دیموکراتیک تر و سیستەمێکی تر و دەستورێکی تر دابڕێژنەوە ئەو دەستورە ئاسمانی پاشان مەزەبی پاشان ئێران شەهری نەبێت. دەستەکانە خۆش بخواست زۆر سپاس کاکتۆر هەردی هاوڕێ بەڕێز توێژە لە سەر تەلێکۆمی ئایندە ئایندەی کاک دکتۆر سیامەک بەهرامی مامۆستا و توێژەری نەدۆڵەتی لە کرماشان لەگەڵمانە بووی. بینرانی بەڕێز زۆر سپاس بۆ بەڕێزیشتان کە تا ئێستا لەگەڵمان بوون بە هیوای ئایندێکی باش بۆ کورد و کوردستان. زۆر سپاس.